سەبارەت بە بارودۆخی بەغدا بۆی بزانین چارەسەرەکان چین سیناریەکانی بەردەمی عێراق چین لەگەڵ بەڕێز ئەحمەد عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی بسوتنەوەی وای نیشتیمانی کە لە بەغدا لەگەڵمانە گفتوگۆی زیاتر دەکەین. بەڕێز ئەحمەد عەبدوڵڵا ئەم کاتتان باش. لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەت ڕەوتی سەدری و چوارچێوەی هەمانگی بۆ دانانیشن بۆ ڕۆژێکی ئارام بەڕێ ناکەن ئەگەر ئارامیان بۆ عێراق دەوێت ڕۆژێک ڕوبەرنەوەی و چەکداری ڕۆژێک خۆپیشاندان ئێستاش بە تویت خەریکی شەڕە تویتن. سڵاو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەتان و لە جەنابی خۆشت لە ڕاستیدا لە قۆناغی چاقبەستووی سیاسی گەیشتە ئەوەی کە ئێمە بینیمان کە چەمکێکی نوێ هاتە ئاراوە ئاویش کاندنی ئیرادە بوو. ئەویش لە شکاندنی ئیرادەش جگە لە پێنانەوەی پشێوی هیچی تکەی لێ سەوز نابێت. بینیمان لە ساڵی 2003 دوای 2003 چی هاتە ئاراوە کە لیستێکی سیاسی لەسەر بنەمای تەوافق دا ڕێژرا و تا ئێستاش لەسەری بەردەوامن و ئەمڕۆژ ئێمە گەیشتوینەتە پێویستمان بەوەیە کە دانوستان و گفتوگۆیەکی سازشکارانە لە نێوان لایەنە سونی و کورد و عەرەبەکاندا هەبێت بۆ ئەوەی حکوومەتێکی نوێ پێک بهێنێت هەروەها بۆ ئەوەی داواکاریەکانی تشرینیەکانیش بهێنرێنە دی. بەڵام بەداخەوە دۆخەکە بەم ئاستە گەیشت ئەوەی بینیمان ئەوەی چاوەڕێمان نەدەکرد ڕوویدا و ئێستا بەداخەوە کە سیاسەتمەدار و سەرکردە سیاسیەکان هیچ کامێکیان بیر لە بەرژەوەندیە باڵەکانی نیشتمان و گەل ناکەنەوە باڵکو بیر لە بەرژەوەندیە بەرتەستەکانی کەساتی خۆیان دەکەنەوە. بۆیە دەبینین ئێستا کە هەمیشە دەمانوت خوا نەخواستە بگەینە ئاستی خۆیان ڕشتن بەڵام لە کۆتایی ئەوەشمان بینی و ئێستا دەبینین ئەو هەر حزبێک دێت بانگەشە بۆ خۆی دەکات بۆ ئەوەی بگاتە دەسەڵات بانگەشە بۆ ڕوبەڕووبوونەوەی دادگای فیدراڵی بۆ بڕیار نادات لەبارەی هەڵوەشاندنەوەی پەرلەمانی عێراق. دادگای فیدرال لە ئەمڕۆ لە هەڵوێستێکدایە کە زۆر ئەستەمە ئەگەر هەنگاو بەرەو هەڵوەشانەوەی پەرلەمان بنێت ئەوە دەبێت سنوورە دەستوریەکان دەبەزێنێت چونکە لە دەسەڵاتی ئەودا نیە بەڵکو هەڵوەشانەوەی پەرلەمان تەنها لە دوو ڕێگا دەکرێت لەسەر بنەمای دەستور ئاویشیان ئەوە تا دەبێت یەک لە سەرسەی پەرلەمانتاران داوای بکەن و بەدەنگی زۆرینە پەرلەمانتاران تێپەڕێنرێت یاخود ئەوە تا پێویستە لەسەر داواکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕەزامەندی سەرۆک کۆمار ئەو پەرلەمان هەڵدەوەشێنرێتەوە. دواتریش ئەمە دەسەڵاتی دادگای فدرال نییە کە پەرلەمان هەڵوەشێنێتەوە. بەڵام من لێرە پرسیارێکی تکە دێتە ئاراوە ئایا ئەم کێشانەی کە ئێستا لە ئارادان کە دۆخەکەیان بەم ئاستە گەیان دۆخی سیاسی پەشۆکاوە کە دەبینیت بابەتی کوتلەی زۆری نەو کەمینە هەیە بابەتی دیکە هەیە کە بۆ هەڵبژاردننی داهات و دووبارە هەمویان دەبنەوە بابەتێکی نوێ دووبارە کاریان لەسەر دەکرێتەوە واتە من بە هیچ شێوەیەک هەڵوەشانەوە پەرلەمان بە چارەسەر نابینم. بەڵام ئەگەر هەڵیش بووە شێنرێتەوە پێویستە بە ڕێڕەوە یاسایی و دەستوریەکانیدا بڕوات بۆ ئەوەی بەڵام بە شێوەیە کە هەموو لایەنەکان نیازێکیان هەبێت بۆ هەوڵدان بۆ چارەسەرکردنی ڕیشەی کێشەکان وانە هەڵوەشانەوەی پەرلەمان و هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە جارێکی دیکە هیچ گرفتێک چارەسەر ناکات تا لایەنە سیاسیەکانی عێراق متمانیان بە یەک نەبێت.
بەڵێ ئەمە شتێکی ڕووناشکرایە بەوەدا بنین ئەمڕۆ پەرلەمان هەڵوەشایەوە و هەڵبژاردنیش کرا هەمان حزبەکان دێنەوە سەر دێنەوە پێشەوە دووبارە سیناریۆی سەیەکی پەکخەر دووبارە دەبێتەوە ڕێکنەکەوتن و لێک تێنەگەیشتن دێتەوە ئاراوە کوتلە و کوتلە بازی دێتەوە ئاراوە پێکێنانی هاوپەیمانی و دژاتیکردنی یەکتر دێتەوە ئاراوە چونکە هەموو ئەمانە لە دەستوردا سەر بنەماکانی دەستور پێویستە ڕێشوێنەکان بگیرێنە بەر و دووبارە باس لە داکۆکیکردن لە مافی پێکاتەکان و فرەنەتەوە و پێکاتە جیاوازەکان دەکرێتەوە چونکە ئەوەی لە بەردەستمانە هەمان ئەو میکانیزمانەیە کە هەڵبژارنەکانی پێشوو پێی ئەنجام درا و پێی بەڕێوە چووە بەڵام ئەوەی ئێمە ئێستا گرینگە لە سەرمان پێویستە ئێمە هەنگاو بەرە و سیستەمێکی ئینتیقالی بنین لەسەر بنەمای دەستور و یاسا هەروەها هەندێک هەموار بۆ کوتلەی گەورە بکرێتەوە و دانیشتەکان چۆن بەڕێوە بچن پێویستە شرۆڤەیەکی زۆر ڕوون و ئاشکرا و کە لە خزمەتی گەل بکات تەفسیری دەقە یاسایی و دەستوریەکان بکرێت و اینجا دەتوانین هەنگاو بەرە و هەڵبژارنێکی دیکە بنین خۆ خۆت دەزانی ئەمە زیاتر لە دەمانگە تێپەڕیوە تا ئێستا کێشەکان ڕێگەیان نەداوە کە بە هیچ شێوەیەک حکوومەت پێک بهێنرێت و هەموو پرۆژەکانی شوەستاون و تا ئێستا هێشتا هیچمان لە بارەی یاسای ئاسایش دەست نەکەوتووە هیچ بەرچاوڕوونیەک لە بارەی بەرەو پێشچوونەکانی ئابووری عێراق لە ئارادانین ئێمە دەبینین میزانیەی ساڵانە چەندە بەڵام ئێمە بەهۆی نەبوونی بودجە بەهۆی نەبوونی میزانیە بەهۆی پەککەوتنی پەرلەمان هەروەها بەهۆی لێک تێنەگەیشتن و پێکنەهانانی حکوومەت ئەوانە هەمویان کێشەگەلێکن بۆ ئەوەی ئەو هەموو کەڵەکەبوونی ئەو هەموو قەیران و کێشانە کە دوجار زیانی بە گەلی عێراق گەیاندووە بەڵام یان ئەوەتە پێویستە کێشەکان چارەسەر بکەنیان ئەوەتە بەرەو ئاقارێکی نادیار هەنگاو هیچ کەسێک هیوای بۆ ناخواست عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی وای نیشتیمانی لە بەغدا و لەگەڵماندا بوو سپاس بۆ بەشداریتان